مشكلەی ما ئەوەیە هەموو ساران ئەمە لەو مانگانە لە مانجی کاتی 5 و 6 ئاو نییە هیچ ئاومان نییە ئێستا بڕۆ لە ژۆرێ تەمەشاکە سێ چا منداریەتی هەیە لە ژۆرێ نووسینە نەپانکەی لێم هەردەشم بزە کوژاندینەوە لە بێ ئاوی هیچ ئاوەکمان نییە ئەو جیرانانە لەو سەری ئەو سەرە فەرعەدێ ئەو سەرە فەرعەدێ ئەوەندە ئەو ناوەندانە ئەو کۆرانە هیچ ئاومان نایە وەڵات تقریبا سێ چا سار دەبی ئەمە ئەو ڕۆژانە ینی ئەو ساڵ مانگانە ئەمە ئەومان قەتع دەبێ خاستن وەختی ژێژنەکاندا دێ هەراز ئاو قەتع دەبی نامینێ بەهی ئاوێ ئاو نییە و مشکلەکە ئاوە کۆران هەمونێتی بەخوام بخنچێم لە تێنا ناچم دەستم دەکڕم بە من ناکرێ ئەو یەکەم برادەرمە پێ برم 10,000 لۆی نایمە فەقی دەوێت چیتی پێی نارێ زۆرم کڕێ وەرە عەنج بە تەمامە هێوارێ بکرد والله تەنچی با 7,000 پڕ دەکەین بە شەشیەوە باشترە قوربان ئەوەی کە هەیە ئەو گەڕەکانی کە تازە دروستکراوە یان برێن ئەو گەڕەکانی دەرەوەی 120 زیاتر تەختیەی ئەو شوێنانە لەگە فەرمانکانی دەرەوەی شاری هەولێر چکە 11 فەرمانگەشمان هەیە زیاتر تەختیەی بیرە بیریش بەهۆی ئەوەی کەوە کارەبای نیشتیمانی کاتژمێرەکانی ینی کاتژمێری پێدانی کارەبای نیشتیمانی کەمی کردووە لە 20 سعات 21 سعات لە بۆ تقریبا نێژی 8 سعات 7 سعات ئەوش بە شێوەیەکی پتر ئەو بابەتە بەڕاستی سەری هەڵداوە ماوەی 6 ڕۆژ دەبیتن ئەگەنا پێش 6 ڕۆژەکە تەنها ئەگە گرفتی تەکنیکی شکانی بیرێک بیتن یان شکانی تۆڕێک بیتن ئەو گرفتانەوان هەبیتن مەترسیەکە ئەوەیە ئێستاکە ئەو بڕ ئاوی کەم بوویتەوە لەوانەیە هەندێک هاوڵاتی ئاویان پێ ناگاتن ئەوە لە هەمووی مەترسیدات بابەتی دووەم ئەوەیە ڕێخستنەوەی ئەو بابەتەی لەوانەیە وەختێکی زۆری دەوێتن چونکە ئەگە مۆدیدەی دانەی لەوانەیە بڕک بودجەکی زۆری دەوێتن کە بەردەست نیە ئێستاکە کاتیشی دەوێتن دووەم ڕاکێشانی کارەبایی بەردەوام بۆ هەموو بیرێک کە ژمارەیان ئێستاکە کە پێویستیان پێ هەیە زیاتر لە 750 بیرە کە ئەوەش بەڕاستی هەم بودجەی دەوێتن و هەم کاتێکی زۆری دەوێتن بۆیە داوامان کردووە بەوەی کەوە ژمارە کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لەسەر تۆڕی تەناوب یان تۆڕی ماڵان ئەوەی زیاد بکرێتەوە ینی بەلایەنی کەم 15 تا 16 کاتژمێر هەبیتن تاکو بتانین بگەینەوە حالەتی ئیستقراری خۆمان ئەوەی کە ئاگاداربم دیراسی مۆزوعەکەی دەکەن هەتا ئێستا کە جوابەکە بەڕاستی ئەمە تەنها داواکاری بووە جوابەکە لە کنەوان بەدیار دەکەویتن لەو ماوەیە بەنسبەت بابەتی دارەتووی نوێ تەواو فەرقی هەیە لەگەر فەرمانبەران و پێنجی حەسارۆک و فەرمانبەران لە ساڵی 2019 تەنها یەک مەڕازعیشمان نەبووە لەو دوو شوێنێ بەهۆی ئەوەی کەوە ئەمە لەوێندەر تەختیە کرایە و بەجێری پلانەکانی خۆمە ئیشمان کردیە و پڕ بوویتەوە بەڕاستی هەم لە تۆڕی ئاو هەم لە سەرچاوی ئاویش وەڕێژ خراوە دەمێنێتەوە بابەتی دووەم گەڕەکی دارەتووی نوێ یان گەڕەکی ژینیشمان هەیە یان هەندێک لەو گەڕەکانی کەش کە ئێستا کە دروست دەکرێتن ئەوانە لە پلانی چەند ساڵی مەدانە بووە و ئەوەی ئەو کارانشی بۆ کرایە بە شێوەی پچر لەو ماوەی لەسەر داهاتی خۆمان بووە یان پێشتر وێ کرایە بەڕاستی ئێستا کە گەڕەکان زیاتر قەرەبارەق بووینە زیاتر چڕی دانیشتوانی تێدا زیاتر بووە یان ئاوەدان بوویتەوە چونکە پێدانی ڕێپێدانی خان و لەو شوێنانە نەوەستاوە هەندێک شوێن هەیە دەبینی تۆڕی ئاوی نییە هەندێک شوێنیش هەیە دەبینی پێشتر بیرێکی بۆ لێدراوە ئێستا چڕی زیاتر بووە پێویستی بیری 2 میلیۆن دەرێتن ئەمە لە پلانی خۆمەدامانە هەر کاتێکەکە بوو زەبەردەست بیتن بە دڵنیایی ئەو کاران هەموو ئەنجام دەدرێتن و هیچ کێشەشیان نابیتن کاری زۆر باش کرایە لە بۆ دارەتووی نوێ لەو گەڕەکی ژین دەتوانن لە ماوەی ئەو 4 ساڵیان 5 ساڵی ڕۆیشتووە 160 هەتا 170 تەختیە کرایە بەران 130کەش ئەویش پێویستی پێ هەیە بە هیوای ئەوەیە کە بودجە دابین کرێتن و حالەتەکە ینی بتانین ئەمەش خزمەتگوزاری خۆمان بگەین هەموو شوێنەکان